دام باش بخير هاتن كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن دم جمير هشتي سبيدا روجا دوشمية يكم روجا جشن رمضاني لتماشافانان بيروز به لای منیشەوە سڵاوتان لێبێت و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت هیوادارم هەموو ڕۆژێکتان جەژن خۆشی بێت لەم بەرنامێدا چەند بابەتی گرنگ و جۆراوجۆرتان پێشکەش دەکرێت سەرۆکی ئەمریکا و خانمی یەکەم پیرۆزبایی جەژن لە موسڵمانان دەکەن لە گرتەیەکی ڤیدیۆییدا نیشان دەدێت خەڵکی لە کارگەیەکی پۆڵایی ماریۆپۆڵ دەگوازرێنەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا نانسی پلۆسی لەگەڵ سەرۆکی پۆڵەندا کۆ دەبێتەوە و زانیاری زیاترتان لەسەر هێرشەکەی شەوی ڕابردوو بۆ سەر هەولێر پێشکەش دەکرێت. دیسان دەوێ بەرنامەیەدا تەکنۆلۆژیا دکارە خواردنا زێدە یان بەرمایە خواردنەی کێم بکە ومە راپۆرتەکەیە ژە گوندەکی شەمەندەفڕا بەغدا بەرلینی تێڕە دەرباز دەبوو و لوە ڕادوەستیا ji ber بیراوەیە ئاوێ. سەرۆک جو بایدن دۆ یەکشەمی ڕێز و حرمەت لێ هەواڵی خۆی 5 ساڵان واڵتەر ماندەل گرت. سەرۆک بایدن سەردانا زانینگە هامانی سۆتا کرد ji بۆ خاترا داوی و ڕێزگرتنی لە جێگرێ سەرۆکێ بەرێ و مەزنەکی پارتیا دموکراتان. ماندێل جێگرێ سەرۆکێ بەرێ جیمی کارتەر لە نیسانە 2021 دژیە 93 ساڵیێداوە غەرا داوی کرد. سەرۆک بایدن گوت ماندێل یەک ji kesên mezin bû di dîroka siyaseta Amerîkada ew tê naskirin bi tevgera veguhastina ofîsa cêgirê serokî û berfirehkirina desthelata wî ku Biden bi xwe 8 salan ket wê ofîsê weka cêgirê serok Barack Obama. Merasîma bîrînanê salekê ji ber pendamiya Covid hatibû paşxistin. سەرۆک بایدن و خانمایەکی جێ بایدن پیرۆزباهیە جەژنا ڕەمەزانê li tevaya musulmanên cîhanî kir daxuyaniyekê de سەرۆک بایدن got digel pîrozbahiya cejnê ev sal dilê me bi hemû wan kesan re ye ku ji malên xwe bi neçarî derketine û ji kes û karên xwe jî hatine veqetandin û nizanin ka paşa roja wan dê çawa be lê hêşta bêhîviya rojeka geşin. وەک نەتەوە مە باوەری بوان کەسان هەیە و خەباتێ ji بۆ ژیانەکە گەشتر دکن. لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا موسڵمانان لە سەرانسەری جیهان نوێژی جەژنیان لە مزگەوتە بەناوبانگەکانی جیهان ئەنجامدا. لە ریاضی عەرەبستانی سعودیا موسڵمانان لە مزگەوتی ئیمام تورکی بن عەبدوڵڵا نوێژیان کرد. موسڵمانان لە بەغدای پایتەختی عێراقیش نوێژی جەژنیان کرد هاوکاتی بارێکی توندی ئاسایشی لە بەغدا و لە سەرانسەری عێراقدا لە ئەستەمبوڵیش هەزاران کەس ڕژانە مزگەوتی ئایا سۆفیای دێرین کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی شەشەم تا نوێژی جەژن لەوێ ئەنجام بدەن. و بە هەزاران مسلمانên girava Sumatraya Endonûsya li mizgefta Beytûrrehman cejna Remezanê pîroz kirin. Hikûmetê tevaya astengên parastinê ji Covid hilanî bûn. Li Bosnya jî bi heman şêwe îro musulmanan li mizgeftan nivêjên taybetên cejnê kirin. Li mizgefta Gazî Husrev Bek li Sarayivo musulmanên Bosnî ev cejn ya ew dibêjnê Bajram پیرۆزکردن. ڕێبەرên Olî Gazî dilfirehî û aştiyê kir ji bo xelkê Ukrayna. Ev sal musulmanên cîhanê vê cejnê pîroz dikin li jêr rewşek taybet ya giraniyê û bilindbûna behayên xwarinê û pêtiviyên dîyên jiyanê li seranserî cîhanê ew jî ji ber şerê li Ukrayna. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی ڕۆژی دووشەمە لە سەردانەکەیدا بۆ واشۆ لەگەڵ سەرۆکی پۆڵەندا ئاندرێژ دوودا کۆبەوە. ئۆفیسی پێلۆسی بەیاننامێکی بڵاو کردەوە کە تیایدا دەڵێت شاندەکەی ئەمریکا بە مەبەستی ناردنی پەیامێکی ڕوون بۆ جیهان گەیشتە پۆڵەندا. ئەمریکا پەیامێکی تۆکمە دەدات بە هاوپەیمانەکانی ناتۆ سەبارەت بە پشتیوانیکردن لە ئۆکرانیا. چاوەڕوان دەکرێت کاربەدەستان لە کۆبوونەوەکەیاندا تیشک بخەنە سەر چۆنیەتی کارکردن بۆ پشتیوانیکردن لە ئۆکرانیا. پیلۆسی ڕۆژی یەکشەمە چووە کیێڤی پایتەختی ئۆکرانیاش و لەوێ لەگەڵ سەرۆکی وڵاتەکە ڤلۆدیمیر زێڵنسکیدا کۆبەوە. هاوکات سەرۆک جۆ بایدن لە هەفتەی ڕابردوو داوای لە کۆنگرێس کرد پاکێجێکی هاوکاری پەسەند بکات کە هاوکاریەک دارایەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات.
و هێزە ئازۆفیا ئۆکرانیا دۆ یەکشەمێ ڤیدیۆیەک نیشاندا تێدا دیار دەبەکە چاوە سیڤیل ji کارگەها ئازۆڤاستەل یا پولایی li bajarê Mariupol tên veguhastin ji bo cihên ewla. Ew vîdyo diyar dikin ka çawa ew xelkê ku demek dirêj Asîmane bi serxerabeyên kargehê de derbas dibin û jin û zarok xwe digehînin otobîsan. Nêzîkî 100,000 kes di bajarê Mariupol de Asîmane ji wan 1000 sivîl 2000 şervanên Ukranî di wê kargehê ya kargeha serdemê Sovyetê de. Ji tevaya bajar ew kargeh bi tenê neketiye destê hêzên Rûsî, hêzên Ukranî û serhildayên ku Mosko piştgiriya wan dikin rê nadin rojnamevanan xwe bigehînin wê cihê şerên giran lê diqewmin. Gelo em çi ji rewşa wan sivîlan dizanin Salih Demîrcer wê bi merhaba û zanyariyan bideme pitir. Salih dem baş gelo em çi dizanin ser rewşa wan sivîlan. بله دخیل دم باشتر تزانی کو اف یعنی روشا او بنگها پولایا لماريوبول يعني جدما دسبيكا شر دا وهايه او خلك الويدري سيفيل وهروها سربازن اوكراني كو دور بيشكري مانا لناف الويدري الويبنجه روجن دسبيكي دا الويدري او مانو نتوين يقرتجي افو دمك هول دا وم دزانجي بري چند روجان سردانا سكرتاري گشتي نتوين يقرتي انطونيو غوتيريس كومبونا وي لقال بوتين لقالوي بري چند روجان سوز داك وكو او برنسيب و اره بکه کو خلکه با آوا کی اولا جوی اوه بنگه دری بینن دیاره کو ایدی و پروسه دست بکره پشتی راکشان درو درج ناورا هر دو آلیان دا ام دزان ایرو سروک اوکراینا ولادیمیر زلنسکی لسر حساب خوی تلگرامی د اخافتنه که دا گوت کو ایرو براستیجی او چرایا کسک پی کت جبو کو کریدور کی مرووی وبا وخلق جوي نافشيه بيدر خصن ام دزانن داخل لوي نافشيه سيفيل هنا سرباز هنا يعني هناك رابورت بحثا 500 سرباز بريندار دكن كوريدوري معنا نتني بريندار يعني الكاريين مروفاهين ناجهن خلق السيفيل دور بيشكري مايا هن كسن مري هناك رابوران بحثا ويكيد دكن كو يعني كسن مري هنا لا شنوان لوي درينا والروسي رينادن وقتا قوت نروجنا مافانا نا تیمین آلیکاریه ام زنن خاچا سور باوایی که بردوام هول ده خو بگینه وانو آلیکاریان جوارا پیشکش بکه لی دیاره کو ایرو پروسه دست بکر افجی هنا کیفیه الجم خلکه چدیکه و حتی الجم سیاست مدارین اوکراینی چدیکه بله و بهیوی عندكو بتایبتی جی او زارو و جن کو دوال ویجی دا عاصم هنا و بي تي في جان الجموانا فبرينا يعني قال كي جانك نخوش بلكي نيزيك دم هادور دا عاصمان جانا وان قال كي نخوشها يعني دركتنا وان يعني درخستنا وان ورزقار كنا وان وقهندنا وان جبوجين او لا ازبارت كم تفيا اركي هركسه كي بنها كو وكو دبيجن شعب دريا بشردكا بله داخل تشت او دفع داره ده يعني جرينجيا كفي ماريوبول بخوا جرينجيا كوه هر وقت تجد اسمه كده جوتكو يعني او بنجها بولايا ودره او تاني جهه نافچه كود نافا باجار ماريوبول يعني بندره دریایی اوکراینا ده بندست اوکراینیان دامایه همي باجار عالیه دن تفداد بندست روسان ده و جرينجيا وی باجاری جیته جبرکو اویا گلکی نزیکی ام ببیشن نیفگراوا کرایمیا قرم یعنی کو روسان ده 1014 ده دور پیش کربو و هر وها لالیه ام ببیشن باکورجی نزیکی لوهانسک و دونسک او نافچین کو دبن دست ام ببیشن سر جدا خوازن آلیگرین روسان دانه آنها هولدانی کو دبن او سیویلانا با اوای کی راست راست یعنی ایرو سروک اوکراینی بحثا وکی کر کو سدی جوان ببه وج ماریوپول ببن باجار زاپوریچا کو دورا 203 کیلومتر لالیه باکور روجاوای ماریوپول ام هی دیکن کول روجن دهاتیان افرو هتا صبحی ام ویدیو ببینن کو تفایا وان سیویلان هاتنا رزگار کن گل که سپاس صالح سپاس خوش دخیل
هێرت بینی مەسەلا ئەو دەردی مەدەنیان دمزانن گەلک لەشکەر و چەکداژی دووەردانە هەلبەت ئەوژی دەردیوانژی گرانە هەروەها خەڵکی سیڤیلیش دەگوترێت زیاتر لە 100,000 کەس هەر لە ناو شاری ماریۆپۆل گیریان خواردووە زیاترش هەر دوێ کارخانە بەڵێ بێگومان بەردەوامی بین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکە و پاش ناوبڕێک دێنە وڵاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. شەوی یەکشەمە لەسەر دووشەمە هێرشێکی موشەگی پاڵاوگەیەکی نەوتی لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کردە ئامانج. کاربەدەستانی یاسایشی عێراق دەڵێن لە ئەنجامدا گڕ لە یەکێک لە چاڵەسەرەکیەکانی نەوت کەوتۆتەوە و پاشان ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. هاوکات موشکێکیش کەوتۆتەوە دەرەوەی پاڵاوگەکە و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە. پێشتر لە ڕۆژی یەکشەمە ئاژانسی دژە تیرۆری هەرێمی کوردستان ڕایگەاند 6 موشک لە نزیک پاڵاوگەیەکی گروپی کار لە هەولێر کەوتۆتەوە بە گوێرەی زانیاریەکانی پێیجی دژە تیرۆر. موشکەکان لە سنووری ناحیەی بەرتەڵەی سەربا قەزای حەمدانی پارێزگاینێنەوە ئاراستە کراون. سەرۆگۆزیری عێراق مستەفا کازمی لە بەیاننامەیەکیدا ڕایگەاند هێزەکانی عێراق ئەنجامدەرانی ئەو کارە ترسنۆکانە دەدۆزنەوە. چ زانیاریین نوێ لەسەر یان سەبارەت وێ ئێریشا دۆ لەسەر وێ پارزینگەها نەفتێ لە هەولێری مەهانە خالد فەتاح ژێ ژۆرە پەیامین دەنگی ئەمریکا زانیاریین زێدە دەدەما. خالد فەرموو. سپاس دەخیل هەلبەتە ئەف بویارە دوهی چێبیک و بشەش موشەکان هێرشکرە سەر پارزینگەها کۆمپەنیەکە کاریا پەترۆلێ لە ڕۆژئاوایە هەولێرە پایتەختە هەرێما کوردستانە عێراقێ کارڤدان لە دەستپێکی هەبین کارڤدانی توێ زۆر من لەسەر ئاستێ ناوخۆیی هەرێما کوردستانê سەرۆکê هەرێما کوردستانê سەرۆکە حکوومەتê دام و dezgahên dî heta parêzgarê hewlêrê ev kirdara şermezar kir lê ya balkêş ew ew zanyariyê nî ku serokê hikûmeta Herêma Kurdistanê niha daxwazê ji hikûmeta Iraqê diket dibêjitin şermezarkirina varenga kirdara têra hindê nakitin ev hêrişe bêne ragirtin. Helbet ev çendîn wata û ramanên xwe têda hene bi taybet ev hêrişe li deverekê tê kirin deverekî nakokî li sere ya duê devereke li jêr kontrola çendîn hêzên cuda ye li aliyekê hêzên pêşmerge li nizîkî wê deverê hene ku li gor raporta dije tîrora hikûmeta Herêma Kurdistanê dibêjitin li nizîkî hemdaniya yan jî Qereqûşê bertila ev hêrişe hatiye kirin ku hêzên Hecê Şeibiyê li wêrîne xarbasa hêzên Iraqî li wêrîne li wêrê mebestil wêrê ew e ku ew bûşahiye bi bûçûname ew bûşahiye bête pir kirin ji ber ku li wê bûşahiye hindek hêz hene bi wê valahiya ewlehiye bi kar dînin û hêrişa encam didin. Xalid li gor ragihandinên hikûmeta herêmê yan daxuyanîn ku em dibînin heta ji Iraqê jî ew dibêjin ji derê wan mûşeka ji ku derê hatiye û çi renga mûşek bû ew yanî û mebes jî çi bû li vî demî ku mûşekekî wesa. Berê dixil hemê dibêjin ew cora mûşekên Katyûşa bûn. Helbet ev ne careyê ev cora mûşeka bêne bi kar înan yekem car divê li berî çend rojeka yani hefteyekî ji berî niha da divê mehê destpêka vê mehê hêrişekî wesa bi sê mûşekan li heman cîhad wî kirin. Eger bîra te bêt li meha sê hêrişên mûşeka 12 mûşekan hate kirin lê ew Îranê bi fermî ragihand gotî me hindek armanc hebîn û me hêriş li ser wê encam da lê ev henê herdem dibêjin ev hêrişê tenê ji aliyê û bi taybet vê carê dibêjin ev hêrişe ji aliyê hindek komên dervey qanûnê êne encam dan. Hêrişên dervey qanûnê wişeke peyveke gelek tişta xwe werdgiritin hindek aliyên Iraqî heta beşek hindek aliyên Hecdê Şeibî bi dervey qanûnê û bê çekdarên ji dervey desalata hikûmeta Iraqê nasînin her wasa helbet teroristên Daişê yan jî grûpên diyên çekdar bi dervey qanûnê êne nas
کرن جبرویەکە ئەوە کو ئەف وشاتێتە بکار ئینان چ ئالی ناخوازت ڕاستە و ڕاست نیشان بدە دەخلات خۆزم لێرێ تشتێکی کورد بێژم ئەو دەڤەرە لیوا سه یا حەشد شعبی و هێزێکی وەلائیە دێتە گوتن لەسەر ئیرانێڤەیە لێ رێ جەهدەگرتن ئەف هێزە هەنێ ژبەری نەهاژی هاتە تاوانبارکردن بەڕەنگە کردارێن نەقانونی و هەروەسا ئەو هێزە یانجی ڕێبەرێ هێزێ لەسەر لیستا تیرورە ئەمریکایە لە دەستپێکا vê salêjî Serokvezîr Iraqê daxwaza veguhastina wana kirbû. Spas Xalid Fettah ji jûra peyamên dengê Amerîka bimerre bû. Spas ji bo te. Spas. ڕۆژی یەکشەمە شەپۆلێکی تری خۆڵبارین ڕووی کردەوە عێراق و ئاسمانی بەشێکی زۆری وڵاتەکەی پرتەقاڵی کردووە. بەهۆی ئەم خۆڵبارینەوە بەشێکی زۆر لە گەشتە ئاسمانەکان لە پایتەختی وڵاتەکە و شاری نەجەفی پیرۆزی شیعەکان دواخران. کەشناسان چاوەڕوان دەکەن خۆڵبارینەکە بۆ ئەمڕۆ دووشەمەش بەردەوام بێت. گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشتە ئاسمانی سیڤیلەکان جیهاد ئەلدیوان بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندووە گەشتەکان لە بەغدا و نەجەفەوە دواخران بەهۆی خراپی کەشوهەوا و خۆڵبارینەوە شارەزانی کەشوهەوانی گەرانی لەمەڕ ئەم دۆخە دەردەبڕن لە کاتێکدا هەتا دێت شەپۆلی خۆربارین لەو وڵاتەدا زیاد دەکات. ئەمەش هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەلایەن سونە ئاینزاکانی عێراقەوە. لە عێراقی زۆرینە شیعەدا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە لای سونەکان بەڵام لای شیعەکان کۆتا ڕۆژی ڕەمەزانە. هاوکات حکوومەت جەژنی ڕاگەیاندووە. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی عێراق لەم ڕۆدا دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە لەگەڵماندایە. دڵشاد جەژنت پیرۆز بێت. جەژنت پیرۆز بێ زۆر سپاس جەژن لە ئێوە و تەواوی کارمەندان و بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا پیرۆز بێت. سپاس دڵشاد دەزانین هەندێک شار هەیە کە شیعە و سونەشی تێدایە. ئایا ئەوان چۆن جەژنەکە دەگێڕن ینی دۆخی ئەو شارانە چۆنە لەم ڕۆدا کە لە لای سونەکان جەژنە بەڵام لە لای شیعەکان جەژن نییە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو لە لای سونەکانی عێراق و وەکوی کە ساڵانە دەیبینین سونەکانی عێراق زۆرتر پابەند دەبن بە باڵێن بڕیارەکانی سعودیەوە کە هەر سعودی هەر ڕۆژێک بکاتە جەژن سونەکان زیاتر پابەند دەبن بۆ ڕۆژەوە و بە پێچەوانەشەوە شیعەکان زیاتر گوێ لە بەتایبەتی شیعەکانی عێراق گوێ لە عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق ئەگرن. ئەمڕۆ سعودیە ئەمڕۆی کردە جەژنی باڵێن ڕەمەزان بەڵام سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق سبەینی سێشەمەی وەکو یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دیاری کرد. بۆ ئێستا هەندێک لە شار بەتایبەتی بۆ نمونە ئێستا خانەقین بەشێکی زۆری شیعەیە، بۆ نمونە قەزای خورماتوو بەشێکی شیعەیە، بۆ نمونە داقوق بەشێکی شیعەیە، بۆ نمونە قەرتەپە بەشێکی شیعەیە کەرکووک بە هەمان شێوە شیعەیە. دیارە ئەوان شیعەکان ئەمڕۆ جەژنیان نەکرد بەڵام سونەکان جەژنیان کرد واتە ئەکرێ بڵێ ئەمڕۆ لە هەندێک شار دوو جەژن کرا، جەژنێک کە سبەینی ئەکرێ و ئەمڕۆ سونەکانیش بە جیاواز جەژنی خۆیان ئەنجامدا بەڵام سبەینی شیعەکان لەو شارانە جەژنەکان لەگەڵ ناوچە شیعانشینەکانی تری خۆی عێراق ئەمەش بەسەر فتوای سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق. بەڵێ دڵشاد دەمەوێت پرسیارێک بکەم لێرەوە وەکو دەزانین عێراق زۆری نەشیعەیە و حکوومەتیش زۆری نەشیعەیە. باشە چۆنە کە حکوومەت جەژنی ڕاگەیاندووە لە کاتێکدا کە شیعەکان جەژنیان ڕانەگەیاندووە؟ بەڵێ زیاتر حکوومەت ئەکرێ بڵێن پابەندە بەو بڕیارەی کە لەلایەن وڵاتانی عەرەبیەوە درێت جۆرێک لە دەستە جەمعی هەیە لە مەوزوعی دیاریکردنی جەژنە، بەڵام هەموو ساڵێک ئەمەی کە ئێستا ئەمڕۆ دووبارە بێتەوە ئەمە شتێکی تازە نییە. هەموو ساڵێک لە عێراقا دوو جەژنەکرێ، جەژنێک کە سونەکان ڕۆژی پێشووتر ئەیکەن و ڕۆژی دواتری شیعەکان جەژن ئەنجامەدەن. ئەمە تەنها بۆ جەژن وان نییە بەڵکو تەنانەت بۆ مانگی ڕەمەزان دەستپێکی مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە وایە سونەکان ڕۆژە زووتر دەست پێەکەن و شیعەکان ڕۆژە درەنگتر دەست پێەکەن. واتە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە شیعەکان ڕۆژە درەنگتر دەست پێەکەن، سونەکان ڕۆژە زووتر، جەژنیش بە هەمان شێوە شیعەکان دوایە خەن سونەکان ڕۆژە پێشتر جەژن ئەنجامەدەن. ئەمەش دەوەستێتەوە سەر فتواکانی وەقفی سونی لە عێراق و فتواکانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق. شیعەکان پابەندن بە فتواکانی عەلی سیستانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق و سونەکانیش پابەندن بە فتوای باڵێن سونەکان یاخود باڵێن سونەکانی عێراق.
بەڵێ دڵشاد دەزانین باری کەش و هەواش جەژنی هەنێک کەسی تێکدا بوو لە با بڵێن لە بەغدا و لە بەشێکی عێراق کە خۆڵبارینە لە ئێستادا لە کاتی جەژنامە تۆزێک جەژنەکەی لیان تێکداوە بەڵام لە هەمان کاتژان نیگەرانی ئاسایشی شەیە وەکو دەزانین هەر شەوی ڕابردوو چەند موشکێک ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کراوە دەتوانی پێمان بڵێ ڕەوشی ئاسایش ئێستا چۆنە؟ بەڵێ ئەکرێ بڵێن لە ئێستادا دۆخەکە دۆخێکی ئاڵۆزە لە چەند ڕوویەکەوە کە ئەمەوێت تۆزێک بە وردی ئاماژە بە و خاڵە بکەم یەکەم خاڵ یەکەمەوەیە کە لە ئێستادا لە کۆتایی مانگی ڕەمەزان نزیکەبینەوە و دوای پشوەکانی جەژن جارێکی تر جوڵە سیاسیەکان لە عێراق کێشمەکێشە سیاسیەکان لەسەر چۆنێتی پێکردانی حکوومەتی عێراق دەست پێ دەکەنەوە بۆیە لە ئێستاوە تاکو ئێستا ئەم دەقەی کە من قسەی تیاکەم مقتدا سەدر ڕازی نەبووە بۆی کە لەگەڵ شیعەکانە حکوومەت پێکبهێنێەوە سوورە لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی لە کاتێکا شیعەکان داوای حکوومەتی تەوافقەکەن و دەستبەرداربوون لە دەسەڵات ڕەتەکەنەوە بۆیە لە ئێستادا شیعەکان ترسێکیان هەیە لەوەی کە یاریەکانی دوای جەژنی ڕەمەزان بەدڵی ئەوان نەبێ بۆیە لە ئێستاوە لە ڕێگەی ئەو جۆرە موشەکانەوە پەیامەنێرن بۆ هاوپەیمانەکانی سەدر پەیامەنێرن ینی پێش ئەوەی کە موشک ئاراستەی هەولێر بکرێت هەوڵدرا کە ئەوانەی کە داواکراو بوون لە ناو سونەکانە چی وەکو شێخ حاتەم چی وەکو ڕافعی ساوی و باسی هێنانەوەی تاڕقاشمی شەکرێ ئەمە دەوتێت هەوڵێکە بۆ کە لێخستنەوەی و سونەکان وە پەرچەگرتدارێکە بەرامبەر بە حەلبوسی کە پێداگیری کردووە لەسەر ڕێکەوتنەکەی لەگەڵ سەدراوە لە هەمان کاتشا ئەم موشەکانیش بە دوو ئاراستە بە پەیامدان دێ بۆ پارتی دیموکراتی کوردستان پەیامێکیانەوەیە کە ڕەمەزان کۆتایی هاتووە بۆی ئاگدار بێکە لەگەڵ سەدرا دەست بە یاریەکانی پێشووتر نکاتەوە پەیامێکی تریشیان ئەو ململانی و کێشمەکێشەیە کە هەمیشە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و شیعەکانە هەیە و بەشێکی تریشان ئەو تۆمەتبارکردنەیە کە شیعەکان پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارەکەن بەوەی کە ئەو دەست پێشخەری کردووە هێزەکانی پەکە هێناوە کێشی بۆ سەر بنکە و بارگەکانی پەکەکە بەڵێ دڵشاد ڕووداوێکی تری گرنگ کە دەمەوێت باسی کەم لە چەمچەماڵ چەند کەسێکی خێزانێک کوژراون دەتوانی پێمان بڵێ تۆمەتبارەکەی کوێ و ئەم ڕووداوە بۆچی ڕوویداوە؟ بەڵێ تۆمەتبارەکە کە ڕووداوەکەی ئەنجامداوە نەقیبێکی پۆلیسی بەرگری فریاکەوتن پێشەوە دێمەسەرە و نەقیبی پۆلیسی بەرگری فریاکەوتن ئەمەوێت ئاماژە بە نووسراوێکی تایبەت و نهێنی بکەم کاتوانە بڵێ نووسراوە دەست کەناڵەکانی ڕاگەیاندن نەکەوتووە هەتا ناوەڕاستی مانگی سێی ئەم ساڵ بەپێی ئەو نووسراوی کە ئێستا لە بەردەستی منایە 5920 تۆمەتبار دەستگیر نەکراون واتە لە هەرێمی کوردستانە 5920 کەس داواکراون لەلایەن دادگاوە بە تۆمەتی جیاجا بەشێکیان لە ڕزی هێزە چەکدارەکان لەسەر کوشتن 284 کەسیان ئێستا دەستگیر کراوە هەتاکو ئێستا 5536 کەس دەستگیر نەکراون تۆمەتبارن دیارە ئەمەی کە ئەم ڕۆوتاوانی ئەنجامداوە ئەفسەرێکی پێشمەرگەیە کە بە پێی قسەی کە سوکارەکەی کە سوکاری قوربانیەکان ئەم ئەفسەرە پێشتر پاسەوانی دەواجنێک و لەگەڵ خوشکەزایەکی خۆی و سڵدایەکی خۆشی کوشتووە ئەمڕۆ دوای ئەوەی کە لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەبوو ماوەیە کە کێشەکانی لە دادگایە ئەمڕۆ چووەتە سەر ماڵی کە سوکاری هاوسەرەکەی دایکی هاوسەرەکەی دوو خوشکی برایەکی و برازایەکی کوشتووە و هەڵاتووە و هەر ڕاستە خۆ دوای ڕووداوەکە کە سوکاری قوربانیەکان دەستی تۆمەتیان بۆ لیوان ڕەمەزان لێکۆنی فەرماندەی لیوای بەرگری و فریاکەوتن درێژ کرد بەوەی کە ئەو تۆمەتبارەکەی داڵدەداوە بەڵام دواتر من خۆمەکو دەنگی ئەمریکا پەیوەندیم بە لیوان ڕەمەزانەوە کرد ئەو باسی لەوە کرد کە بە هیچ شێوەیەک تاوانبارەکەی داڵدە نەداوە و بەڵکو نووسراوی فەسڵکردنی بەرز کردوێتەوە و بەپێی قسەی خۆشی کە سوکارەکەی پێشە سەردانی بەڵێ کەواتە دەستگیر نەکراوە تۆمەتبارەکە بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بەڵێ دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بووی لە گەرمیانەوە سپاس دەکەین زۆر سپاس بێش گەلۆ جەژنە ڕەمەزانی لە باژار ڕێوانەی چاواتیکردن پامنێری دەنگی ئەمریکا عارف ئەسڵان جوانی بمەڕێ عارف دەم باش کاتژمەرە بەحسە جەژنی بکات لە جەمتە چاوایە دەم باش ve derece cejna Ramazan mina her sal zarokan ve geryana zarokan destektir serisi ve zaroken bajarı vane ele ciranı ufak kolanan ve her dera geryanı u şekil bu ber hevkirin u keyf hoşi ki baş kesi ku her keyf nafajı o خمساری که دل و داهی دم آواز زاروکن کیفاش دم آواز زاروکن هولدان هوا بو شکلی که بر حفکرین دبینه مرو کیفاش دبه و ججن به بیرامرو و سای آوا
ایرو تری کو باجار وانه سرماهی و باران هیجی دیسانه رمضان عيد رمضان دسپیکن زاروکان دسپیکن و بردوام بکه مازن زاروکان چه دیکن باجار وانه بچیک بحث وی بکن سری صبح مازن وان بچنه گورستان جبو کسین کو جماعت و جان خوش دستان سردان آواد که جبوا دها بکنیم هر بالا بکن و پشتی وی در بازی نوامال خود جیران خود دبن و گازی هر دو بکن بخارنه و دمک خوش در باز بکن لیوک لحم هر دره هرم کردانجی و درجی آوای کی بردوام بکر بدره لباجار وانه مینا هر دوران دبن باندورا کریزا آبورده و شرک و دنالبرا ترکیه و ترکیه دا بردوام ده که دبن به باندوره دا کتن نوا ججنه و ججنه پیروز بکن با آوائی که وحای جبر کو ای سال با آوائی که گلک دجوار کریزا آبوری لسر گل باجار وانه و تواهی ترکیه باندور کر جبر کو نرخ تلی لحنبر دلار 14 15 16 داکت و کلپور همه تشت گلک بها بون و چی بکو گلک کسان جبر به کریزا آبوری داوی لجیانا خواهانی و او باندور لسر ججنه جی مخابن بردوام بکه و رو شکل بها هیا بله عارفم زانن که مثلا آبوری روش آبوری تفاعل جهانی و روجان يعني فان دمان قال كي زحمت بي اعتراضه كي لي مثلا كو ججن حبا تايبتيجي كرت قال كي خارجيه للرجل ججني ديكنو قال كي خو اماده ديكن برجل ججني يعني اتزانم روشا عبوري ديار يعني كاريجريا خو هيا لي بدكشتي جبو خالكي جبو زاروا جبو دركتنا وان تش بترهبوا للرجال ججني يرو رجا يكيا یکی دا پرانی مالبات دنابرا خود ججنه هفدو پیروز دکن و سردانا هفدو دکن زاروکن وان جی در دکن کولانا شکوکا برهب دکن پشت روژا دویان پرانی پارتین سیاسی سازین سیوی او ججنا گل پیروز دکن او سردانا هفدو دکن لی ججنا روژ دەستپێکی دا وەکمە گوتو ئەو پرانی خەڵکێ بێ دەرێ سەردانا گۆرستانە دکەن ji ber ku şerê ku di navbera PKK û Tirkiyeyê gelek kese canê xwe ji destana serdana wan zarokên xwe dikin û her wiha bi sedemên cudatir canê xwe ji destana عارف ام قلت سباس كان عارف اصلا جواني بمربو لا كم رجع ججنا رمضان سباس وججنا تجي كيلوزا هيرو بهابوني من علان هم روجي ججنا ونيا راسته تركاك عارف زور باسي من علان ذاك ججنا بمن علان خوشه راسته بێگومان بەڵێ پاش ناوبڕێک دێنەوە لاتان و چەندین بابەتی ترمان بۆ ئامادەکردوون لەوانشدا بابەتێک کە باز لە هۆکارەکانی بە فیڕۆدانی خۆراک و هەروەها دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کارە دەکات. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ڕۆژی دووشەمە فڕۆکەخانەی ئۆکلاندی نیوزیلاند دیمەنێکی پرسۆزی هەبوو کاتێک ئەو کەسانەی کە هەردوو ڤاکسینی دژە کۆرۆنایان وەرگرتووە لە 6 وڵاتی جیاوازەوە لە ناویاندا ئەمریکا و بەریتانیاش ڕێگەیان پێدرا ببێ ئەوەی خۆیان کەرنتینە بکەن بچنە وڵاتەکەوە. ئەندامانی خێزانەکان و دۆست و هاوڕێیان باوەشیان بە یەکتردا دەکرد و شاد بوون بە بینینەوەی یەکتر لە ئۆکلاند. ئەمەش لە کاتێکدایە کە وڵاتی نیوزیلاند کە سنووری زەمینی لەگەڵ هیچ وڵاتێکدا نییە یەکێک بوو لە وڵاتانەی کە تونترین کۆتوبەندی کۆرۆنای ڕاگەیاندەبوو وەکو بەشێک لە هەوڵەکانی حکوومەت بۆ بەگشتدا چوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19. و لە باکووری نیومەکسیکۆ ئارامیەکەش و هەوای دۆ یەکشەمێ ڕێ خۆش کرد هەتاکو هەزاران کارمەندی ئاگرڤەمراندنی
بکاربن مەزنترین ئاگری دارستانان ڤەمرینن بەری هینگیژی باێ بەهێز ئاگر نێزیکی لاس ڤێگەس نیومەکسیکۆ و ڕۆژهڵاتە سانتافێ کربوو ئاژانسên ئاگر ڤەمراندنی پێشبینیە باێ خوڕ dikin li rojên dahatî û hişdariyê didin xelkê hetaku hajî xwe hebin û xwe amade bikin ji cêbicêkirina fermanên valakirina malên xwe karbidestan got jî pêtir yan پێلên ئاگر 172 خانی wêran kirine û pêtir ji 419 کیلومترên çargoşeyên erdî şewitandine. بەهۆی گەردەلوولێک لە باشووری ناوەڕاستی ویلایەتی کەنسازیان بە زیاتر لە 1000 باڵەخانە گەیشتووە شارەزایان دەڵێن هێزی باکە لە کاتژمێرێکدا نزیکەی 265 کیلۆمەتر خێرا بووە بە درێژایی 20 کیلۆمەتری گرتۆتەوە. ئاژانسی کەش و هەوای نیشتیمانی دەڵێت ئەو گەردەلوولەی کە لە ڕۆژی هەینی دەستی پێکردووە زیانێکی زۆری لە شارەکانی ویچیتا و ئاندۆڤەر داوە وە بۆتە هۆی برینداربوونی چەند کەسێک بەرپرسی ئاگرکوژێنەوەی ئاندۆڤەر دەڵێت بەلایانی کەم 300 بۆ 400 باڵەخانە لە شارەکەدا بە تەواوەتی ڕووخاون. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Romana bi navê The Mountains wî kerî çiyayên ku barê me ne ya Zeyd birîvkanî çîroka Kurd tên ku têra xwe karesa dîtine vediguhêze. Dr. Zeyd bi zimanekî sade dîroka nûh ya pirî dramatîka Kurdan têkelî keltûrê wan dike bi hêviya ku nasnameyek paqij a Kurdan nîşa xwendevanên xwe yên Emerîkî bide. Zêdebarî ku Dr. Zeyd nivîskara ew نۆژدارê taybetmendê Gurçîska ye. Niha ew ji bajarê Nashville ê Wîlayeta Tennessee bi me raye. Dr. Zeyd gelek spas ji bo demê te gelo di romana xwe de tu dixwazî çi bêjî xwendevanê xwe yê Emerîkî? بله دم باش و رضا صلاف بو هوا و بینه دوید هجا و جشن رمضان گرد خوب پیروز کن و زور سپاس بو به مهربانداریه اف رومانا د ماونتنز وی کری مدویتن وی رومانه دا بو خلکی کی دیار کن کو ملت کرد ملت کین گلک ظلم و زورداری آن محاطیه کرن گلک خباتا کری و گلک ما در بدری دیدی بس الگل هندجی ما ام ملتكين ما هوية اخويا هي ام ملتكين ام شين دنج خوب جهين خلقك ديك و ماجي انجازا كبيتن ام بدين بو بدنيا نبس انجازا تشكي بيتن بلكو انجازا خواندنه و انجازا زانين ومعرفه جبيتن خلال في رومانه دا مدفيا از دنج كرد جهين ما خلقك دي خلق ني كرد و خلق كرجي اويكو احتمال وی زمانی دا نبولی او زمانی که انفال و اف کاودانه چه بینه بینه دنگ کو بله دنگ کردی گهین خلقه گدی دکتر زید یعنی شوی خبات قهرمانی چی روکاتا بناوی آزاد کو خواستی زانست و پرورده بک خبات جخورا اف نشانه که تو دخوازی بیجی یعنی بیجی خوندوانی خواه Kurd milletekin trajîdiyên bi serê wan hatin, karasatên bi serê wan hatin, wesa kiriye ku xwe biguherin. بله بله بگومان طبعا اف آزاد دوی رومانه دا کسکی گنج کرده ویا دهوکت خواندنا خود به تسری و هزراوی و خوناوی او بو که بیت خینیتن که بیت کلیجه بیت سبب اگه بیت اگر هندش شمال خو کسو کارت خودیت که بیتن و وقتی کاودانت انفال چد بن جگ ود بن و اف کار ستب سرواتن طبعا ولی دا من بیتن از دیار کم کو راست عملت کرد همی گواهاتی نیاسین خباتا چکی و خباتا پیشمرگهی کو گلک ام سرفرازین شانازی پید بین بس گل هندجی عملت کرد ویتن خباتا زانست جی مل گل پیش خباتا چکی بکین دا بشن دنگی خوب گهین خلق کی دی و
و دوی رومانه دا اف آزاد گلک تضحیه داد گلک تشتا دست یعنی دستوید چنوش خلقی خو و مالا خودیر که بیتن جبر خوناوی کو خواندنا خوب بتسری بله و نام یعنی دست خوب بینیده دکتر زید یعنی 10-12 پرن یکین رومانات ده مرخوندن من چیروکا آزاد ناس کرزوزو کو زاروکا که بابي خوش داز دايا بابي ويديجي شر عراقي بويد الإيراني والنخواستيا خزمتا لشكري صدام حسين بكان يعني أو دمي آزاد تيدي جياي همان دمي ياكو ت جيايا ودمي زاروكاتيا تبو يعني قالوا أو آزاد كساتيا كا خونا تبو يتوكي ويلي بي يانجي تخادوي رومان دا دبيني يعني دكتور زيد دكي قارماني رومان أخوة بله تشي بيجي بيتشاكش هردوكا طبعا وي وقت افكا ودانا تشي بوين وكي قالك خزانة ديد كرد ام الباجري الجين يعني جبال كنترولا حكمتي يا ميديا قد عكري بون قال خلقي ما الجي اي والجندا كو اف كودانة انفال بسري وهادين بله گلک یا گرینگ ام دیار که کو خلک هبو زور خلک کرد الباجری جیا خباتا کری و توشی گلک اذیت بینش بر هنده از خوددانم که آزاد بو من اشتی مثاله که و بو هر گنجه که کرد سحکت آزادی کو کسکه بید بخو مثاله که جبیریتن و بیده قدوات حياتوي دا كو خواندنه و زانست معرفت بتسري نقطه كديجي زور يا جرينج مزتن بخلق مديار كان كو جلك خلق ما هبو كالباجري جي خباطه كري بشباكي كو احتمال نهاتي برشاف يعني مثالك دبجم باب من ايك شوابو فرصه خواندنه بو دركت يا ماستر بس چنكي قبيلنا كمزاكه بيت حزب داخلي حزب بعث بيتن زور تهديد وغدا لها تكريم بو سبب هذا نيش يا خواندنا خو بتسري بس وقت ما هاتنا امريكا اول تشتري قلتي ازد خواندنا خو مسري بمسري اذا تشتك بو من كجنجه كرد كو بزانم يعني بو من شكل كو خواندن تشتكي قالك مهمه كواتا كساتيا ازادي تكليه كساتيا تو باب تجي كو خواندن ودهج من زاني كنت تو لباركو في روماني وكرني زماني كرديجي بله نكاب زماني كردي بعد كرمانجي وصوراني وعربي وفارسي جديد ورجران بله دست خوش دكتور زياد زور سپاس جبوتا زور سپاس قالك ممنون مين انصاف سلامت نزیکەی لە سەداچلی خواردن لە ئەمریکا بە فیڕۆ دەچێت لە ئێستادا کۆمپانیایەکی هۆڵەندا بیرۆکەیەکی دۆزیوەتەوە بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیە بکات و خواردن کەمتر بە فیڕۆ بچێت. لگوری انجمن چافکانی خزایی چل جسدی خوارن آکول امریکا تی چیکرن ناید خوارن و تیتا آویتن. گلک جه دچتا زبلخانه کولویر رجه اک زیده ماده متان جخوا بردده. جبو هاریکاری و چاره سرکرن آوی پرسکریکا جیهانی کمپانی اک هولندی آلاوک تکنیکی یا سیستم چافدیری و کشانا برماهی خوارن چیکریه. جبو هاریکاری آشپیجن خوارنگهان داکو رجه خوارنا لچیشخانه نوان تیتا آویتن و رشتن دست نشان بکد. ام ستلا برماین خوارنه لسر ترازیه که دادنین و کامیرک با آلیه سری و هر جار کو تشتکتی آویتن اموینه کی جدد گرین. سیستم آمه یا ای یا ناسی ناوینیان او جور خوارنه کو تین آویتن نازدکه. زانیاری او داتا به تواهی تینه برهفکرن و لسر اکران تینه پاروکرن داهاری کاری شفان بکد با دیتنا دوباره بونا پرسکریکان. اگر هر سه شمکی 10 کیلوین تماتا بین آویتن امی و آگه دار بکین. اگر بوفه سلاطه نبد لهنده کابا جبر کو خلق پتر حش خوارنا حسان دکن جبر وی یکی گلی خوارن و بیت آویتن. اف زانیاریانه که نها شفدکارن گلک برماهین خورنه نهیلن هر وصا مانو قزنجا خوشی باشتر بکن. چه آجوانک جهان ده حزناک خوارنه بوسط لاگلیشی چه بکه؟ یا کو تکنولوژی دکاره با خوارنگه هان بکه اوه کوره ده خودین خوارنگه هان دا کو براستی بکاربن بریکا و تکنولوژی نو پیشوقت ریجه خوارنه برهف و آماده بکن.
خارنگه وی آلاوی ناکرن لیج بو بکار اینان و زانیاریون اف آلاوه دده توان حیوانه کریاوی ددن کمپانی آوی دبیجن جده ماکو اف سرویسه ده سال 2019 ده دست بیکر هاریکاریا صد خارنگه هان لأوروپا کریه داکو رشتنا برماهین خارنه کم بکن و قازانجه کی باشتر بکن حتی ایرو منزیکی 200 حتی 300 هزار کیلوین خوارنه پاشکفت کرینه کو نرخاوه برانبری 1.2 حتی 1.8 میلیون دلار آیا. وی کمپانی پلان هنه کو آلاوین خوال خارنگه و بازار امریکا برفره بگه و هیویدار روژه که بکاره برماهین خارنه به تمامی دوار خارنگه هانده جهوله را بگه. و برماین راوزگەها کاترێنی لە گوندێکی قامشلو مرۆڤی ڤەتگەڕینە 8 ساڵان کە حکومەتە فەرەنسی لە ساڵ 1940دا ئەو ئاوا کردبوو ترێنا و خەلکی ناوچەیە ژێرە دەبێژن ترێنا شەرقی بەرلینە ئەڵمانیا و بەغدایە عێراقێ بە هەڤرا گرێددا بیرێک ئاوێ لە وێ ڕاوزگەهەیە هەبوو و ئاوش بۆ وێ ترێنی وەروەسا خەلکی هەرێمێژی دابین دکرد ژور پامێرە دەنگی ئەمریکا لە قامشلو زانە عمر اف رابورت گهاندیا افشو نوار پشماین راوستگاه ترینه یا لگوندی تلزیوانه یا گریدای باجار قامشلویه تمنه وی راوستگاه زیدتریش 8 سالیه جعالی حکومتا فرنسای و ده سال 1940 و هاتی آوا کرن جبرگو ترینن وان سالان به هزا کومره دمشیان و پیوستی آوان با آوه هبو بیرک آوه هاتا کولان لگوندی تلزیوانه و دستیرن آوه هات نساس کرن داکو آوه بده ترینه هر وها آوا و خوارنیش بو کارمندین ترینه ده هاتا دان جبرگو لراوستگاه العلو و تلکوچری آوا وی دبری شور بو و بکیر ندهات از بخوا لسروی بیری 7 ساله شغلم بیر آوا و خوارنی شقام شلو دوزع عزن حتی تلکوچر یا و خوارني او ترين بخاري ترين هبون سر كومري بون او ترين بخوجل سر آفي بون جارنا ازنا حاضر بون ترين فرسكني بلكي 4 ساعتان نكاري بو هري شمت سر آفي بو مجوارا داد قرت خطا هستنه تريني يا بناوي ترينا روجلاتا خورد جو برلين و بغدا بايتختا عراقي بهف جريد دا دوي گونديره درباس نبه المانان هستنه تريني كشاندن حطاني نيزيكي گوندي تلزيوان پري گول سر چمان جي دهاتا چيكرن جهسن و تپان بو حطانا هاجي بناوي پري المان تینا ناس کرن پاشره فرنسای هستنه تريني يمايي دانين و چند راوسگه آوا کرن وكا راوسگها گوندي تلزيوان يال تربسبيه و يا تلعلو و يا تلكوچري لید سالن حشته ده حکومت فرنسای آگاهی دا حکومت سوریای گو اگر او راوستگه بین هرفاندن جبر تمنیوی قدیه ما دي سيارنا اجنبيات نقول فرنسانا ايه مجيبوا عربون تبيجينا ايه وظيفه ما ايه سوري تبي خيو امن مسؤوليه فام حطي خنا افي ما افاكرنا انتهابنا ترميم شبي بسرهن كادب شبي امن مسؤولا دنافبرا سال 1907 تا سالین 10,000 ده ترینک بناوی ترینا ضواحی جباجاروک تلکوچری سبها دردکت و دگشت باجار حسکی پشتی دانی نیورو دزیوری خلک وی هریمه گلک سوده جوی ترینی وردگرتن بتایبتی دورزی زوستانی ده لیا بالکش اف بوگو دما ترین دگشت راوستگاه تلزیوانی جبرگو آف دادگرت دمکی ترین رادوستیا و دوی نافبری ده خلکین گوند گلک کلوپلو جورین شینکای دفروتن ریویان زکی ده انو بری حركك خشك تقول في منطقي هابو ايجو تيدت شغلي ايجو حرستياوي تكير والله دا خزامة ابغون هناك ورن منظمات هناك ورن ترميمة كيجير تشيكن وكا بيجي ابي موقعكي اثري جندرا منطقيرا جدردورا مرا عالم قالك تين هابوك تين ويروجي مديتن هاتن الفر وكا قلتي لقطنا خصطان جوی کفن في منطقة مدنية يعني تشتي أثري كفن أبنايا پروژه دانین و کشاندنا هستنه ترینه گو برلین و بغدا به هف گرید ده 37 سالان دریش کرد. ده سال 1930 ده جبرلین دست بکر و ده سال 1940 ده لبغدای بداوی بو. کاربندین ترینه ین کفن دبیجنگو پیش بی بو لکیلکا راوسگاها گند تلزیوانه ناونده کرین و فروتنا برهمین چاندنیه وکا جه گنم نیسک و پمبو پیدا چه کرن. هر وها سایلو یک جی به آوا کرن. لی پشتی سرخبونا سوریای و درکتنا فرنسا شخاکا سوریه سال 1946 ده او پروژه هاته و گوهستن جبو تاخکی جباجار قامشلوی گونها همان ناوی تلزیوانه لی هاتیه کرن.
زانا عمر دنگی ئەمریکا گوندەواری قامشلو دەخی لە بێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو شوێنە چەند پڕژیان بوو بێ کە ئێستا ئاوا بۆتە وێرانە هەلبەتە بگشتیژی جین کوترینتی ڕادەرباز بوون ڕادستن ئاوادانی گەلە تێدا چێ دەبا ینی تشتێکی دیارە لێ مخابن شەڕ ژیانی ئالۆز دکە لێ تمژی ژیان نەڕاوەستە هەر بەردام دکە لە باژاری مووسڵێژی کوناافدارە بە دروستکردنا ترشی ئەف 200 ساڵن خەلکێوی باژاری و دۆروبەری نوێژی هەلبەت ترشیا خۆیان تایبەت دهنێرن باژاڕێندی و ئەو بووە ژێ دەرەکی داهاتێ خەلکەوێ کاوە عومەر ژ مووسڵێ ئەف راپۆرت گەهاندیە ئێک ji جۆرên xwarinên serekî ku sifra xelkî da dihête dîtin tirşî ye. Tirşî li Iraqê bi giştî mêjoyeka dirêj heye û heya niha hinek dukanên tirşî kar dikin ku li ser demê Osmaniyan ewan tirşî durust kir. Kerestên serekî ji xiyar û tirozî û kelemî û qernabît û gelek keskatiyên din pêk hatiye. Tevlî heftken digel biharatên taybet û xelê. بۆ ماوەی چەند ڕۆژان ئامادە بید ji bo xwarinê. Dema ez leşker bûm li Iraqê hevalê min tu gotin ji bîr nekey tirşî û çerezeta tu gel xwe bînî. Mebesta min ew e Musil bi tirşiyê xwe pinawdeng e. Tirşiyê Taha Melik pitirî 200 salan e ew kar dikin. Lê wekû kargeha tirşî li sala 1928 da hatiye vekirin û ew bi rengekê cêwaz tirşî berhevtken lewra tameka xweş heye û daxwazî li ser evî tirşî li piraniya bajarên Iraqê dihête kirin. سوپاس بۆ خودێ تا نەها ترشiyê me bi nav û deng e ji ber ku em xel yan jî sirkê ya siruştî bi kar tînin. Ev e ciyawaziya karê me ye gel dukanên din yên tirşî. Em gelek curên cuda yên xelê durust dikin. Bû nimûne ya sêvê ya xurmê ya hirmîkan û hindek caran weke derman jî têbkar anîn. طبعا برميل الخشب ما عد اي ابو طرشي بالموصل الحمد لله يمتاز بها ev bermîlêndar li cem dukanên tirşî nayên dîtin tenê li vî cihî hene ev bermîlêndar taybet ji bo xelê hatîne durustkirin da ku di werze havînê de bên bikarînan me keresteyên din hene em nava bermîlan de vedgirin temenê van bermîlan navbera 75 bi 80 salan e gelek kevnin û tên parastin. Roj bo rojê heza xelkî ji bo evî tirşî zêdetir dibe ji ber ku bi xela siruştî dihête durustkirin û her wesa li cem hinek kesan wekû nerîtekê rojane lê hatiye ku tirşiyê evê dukanê bikirin ji ber ku her ji temenê zarokîniyê ewan qesta evî cihî kiriye. احنا متوارثين يعني ابائنا واجدادنا واجداد ما اجدادنا افج باو باپیرن خو گرتیه اما کو خلکی موسله روزانه ترشی به کارتینن به تایبت لوی جه کevin اف جه دیروکیه و بشک جه شارستانیه موسله جبر کو اف کاری باو کالین میه Li çerxê hejdê da xudanê evê dukana tirşî bi navê Tahal Melik hatiye naskirin qesda welatê Hindistanê kiriye biharatên taybet bi tirşî ve înayne Mosilê beriya vê çendê tirşî tinê bi xwê hate vegirtin her ji wî serdemî û heta nûke tirşiyê Tahal Melik bi navûdeng ketiye li ser astê Iraqê. Kawa Umer dengê Emerîka Mosul. هێرۆ ئاختنا هەفکارە ڕەخیدی دەڕەخە دەرهێنانێ هاتە گوێ من و ئاختناوان هەبوو لە سەرکانی ترشیا مووسلی خۆشترەیان یا نەجەفی کامیان خۆشترە بژم یا باشی و بەحزانیش هەموو خۆشترە تو چ بێژی منەڵم ترشی دایکم لە هەموو کەسێ خۆشترە هەموو شوێنێکیش خۆشترە هەڵبەتە ئەوە حەقی خۆتە ئەوە حەقی خۆتەوە بیر بکەیتەوە بەڵێ دەخی لەو ڕەمەزانیش تەواو بوو ئیترەوەندا ڤیدیۆ خواردن نابینین بەڵێ پێت خۆش بوو کە خواردن ببینی ئێستا ئەم کاتە چووکە خۆت دەزانی بەیانی واشنتنە ئێستا سعات نۆی بەیانیە دەوری نوێی بەیانیە و برسیمانە و ئەمش خواردنە نەببینین ینی خراپە بۆ ئێمە وەنیا بەڵێ بێگومان ئەوە
ئاگادار مەکەنەوە کە لە بەشی کۆنتترۆل دەڵێن ئەوانیش برسیانە بەڵێ تڕشیش خەڵکی بتر برسی بەڵێتر هیوادارم بڕۆنەوە و جەژنەکەیان بکەنەوەم جا لە دوای ئەمە نانی جەژنی خۆیان بخۆن. بەڵێ ئازیزان بەردەوامی بین لەسەر پێشکەشکردنی بەرنمەکانمان ڕۆژانە لە ڕۆژی یەکشەمە هەتاکو پێنجشەمە هەموو ڕۆژێ بە کاتژمێر هەشتی بەیانی بە کاتی واشنگتن بەرنامەی کورد کۆنێکشنتان پێشکەش دەکرێت و دەتوانن جگە لە ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا و تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانن لە کەناڵی NRTش کاتژمێر 3 پاش نیوەڕۆ بە کاتی هەرێمی کوردستان بینەری ئەم بەرنامەیە بن. هەتا بەرنەما سەبەهیژی ئەم جەژنە ڕەمەزانی لە تەڤایە بینەرین خوا پیرۆز دەکەن بدوعا کاتێکی خۆش. بۆی فێری کرمانجی بمس.